موچەی هێزە ئەمنیەکان گرێکوێرەی هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا. ئەمریکا لەسەر موچەی هێزە ئەمنیەکان هاتە دەنگ. نهێنی دەست بە سەرداگرتنی موچەی هێزە ئەمنیەکان لە بەغداوە چییە؟ چی لە پشتی لیست و لیستکاری موچەی هێزە ئەمنیەکانەوە دەگوزارێت؟ بۆ یەکەم جار تیوار نهێنیەکان ئاشکرا دەکات. نزیکەی دوو مانگە موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم لە بەغداوە ڕاگیراوە. دوایین موچەش کە هێزە ئەمنیەکانی هەرێم وەریان گرتووە، موچەی مانگی سێ بووە پێش جەژنی ڕەمەزان. وەزارەتی دارایی عێراق و بەرپرسانی بەغداش دەڵێن گرفتەکە لیستی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێمە و ناڕوونیەکی زۆر لە ناوی هێزە ئەمنیەکاندا هەیە. بەپێی قسەی چەند سەرچاوەیەک کە بۆ تیوار دواون، هەرێم و بەغدا دوایین جار لەسەر ئەوە ڕێکەوتون کە لیستی هێزە ئەمنیەکان 50-50 بێت، واتە 150 لیستەکە بەناو و 150 دیکەش بە کۆد بێت. سەرچاوەیەکی باڵای حکوومەتی هەرێم بە تیواری ڕاگەیاندووە بابەتی لیست و لیستکاری و وردبینی لیستی موچەی هێزە ئەمنیەکان هیچ بنەمایەکی نییە. سەرچاوەکە وتیشی بۆ مانگی 4 جار لیستی موچەی هێزە ئەمنیەکانیان ڕەوانەی بەغدا کردووە، بەڵام هەر جارەی بیانوویەک دەگرن. تیوار لە چەند سەرچاوەیەکی باڵای بەغدا ئەوەی زانیوە کە ئەمریکیەکان پەیامێکیان گەیاندۆتە محەممەد شیع سوودانی بۆ خەرجکردنی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم و ڕێککەوتن لەگەڵ هەرێم لەسەر میکانیزمێکی گونجاو. ئەوەی ڕوونا بەغدا دەیەوێت موچەی هێزە ئەمنیەکان بکاتە کارتێک بۆ ئەوەی تەواوی زانیاری و داتای هێزە ئەمنی و هەواڵگریەکانی هەرێمی کوردستانی دەست بکەوێت. وەک سەرچاوەکە وتی، هەست بە نیەتی وڵاتانی ئیقلیمی دەکەن تا داتا و ناوی هێزە ئەمنی و هەواڵگریەکانی هەرێمی بە تایبەت دەست بکەوێت. هەر بەو هۆیەشەوە موچەکانیان نانێردرێت. ئەگینا مانگەکانی پێشوو بە هەمان لیست بەغدا موچە و پارەی ناردووە. پێشبینی دەکرێت ئەگەر سوودانی دەستوەردان لە ناردنی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێمدا نەکات، گرێکوێرەکە هەروە ئاسان ناکرێتەوە، چونکە بابەتی دیکە تێکەڵاوی پرسی موچە بووە. ئەو سەرچاوە باڵایە وتیشی چەند هێز و لایەنێک دەسەڵاتیان هەیە بەسەر وەزارەتی دارایی و ناردنی پارە بۆ هێزە ئەمنیەکانی هەرێم. هەموو بەرپرس و پەرلەمانتارە کوردەکانیش ئەوە دەزانن، بەڵام کەس قسە ناکات. بۆ موچەی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان هەرێم مانگانە پێویستی بە 339 میلیارد دینارە و تاکو ئێستاش هێزەکانی ئاسایش و هێزەکانی 7 و 8 و پێشمەرگە موچەی مانگەکانی 4 و 5 وەرنەگرتووە.